ڕاستیە تەفگەری ئازادی بەپێ ئەو خوێندنەوەی و ئاگایی کە لە ڕەوشی سیاسی گشتی هەیەی و بە تایبەتی ناوچەکە و باشووری کوردستان و ڕەوشی داگیرکاری زۆرترین کات بە لێدوانی فەرمی و با چاوپێکەوتنەکان ئێمە پەیامی خۆمان و مەترسیەکان لەسەر گەلەکەمان و لەسەر باشووری کوردستان بە گشتی ڕامان گەیاندەوە ئاگاییمان داوە بە لایەنە سیاسەکان و بە تایبەتی تر دەسەڵاتی هەرێمی کوردستان و تەنانەت حکوومەتی مرکزیش لە چوارچێوەی ئەو پیلانگەڕەی کە دەوڵەتی تورکیا ئەمڕۆ لەسەر هەرێمی کوردستان بەڕێوەی ئەبا ئەوەی کە جێگەی داخە بەڕاستی هەمومان نەزانین کە ئامانج و خواستی هەژمونگەرایی ئەردۆغان و دەسەڵاتەکەی داگیرکردنی تەواوی باشووری کوردستان ڕۆژاوای کوردستانە لە چوارچێوەی ویلایەتی حەلەب و ویلایەتی مووسڵدا ئەو دەیەوێ تەواوی خاکی باشووری کوردستان و بەشێکی زۆر لە ڕۆژاوای کوردستانیش بخاتە ژێر دەسەڵاتی نوێی خۆی و بەتایبەتی کە بەرەو هەڵبژاردننی 2023 ئەڕوات ئامانجێتی کە دەنگی فاشیزم و نەتەوەپەرستەکانی تورکیا قازانج بکە و ینی خودی ئەردۆغان دەزانێت کە لە چ دۆخێکی سیاسی تەنگی دیاریکراوە لە تورکیادا ئەمڕۆ لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە هەموو بوارەکانی خزمەتگوزاری ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژ شکستی خۆی تۆمارەکە بۆیە مەترسێکی بەو ڕەنگەی هەیە ئەوێت شەڕ و داگیرکاریەکانی خۆی بباتە دەرەوەی وڵاتەکەی بۆ ئەوەی کە بەم ڕەنگە جارێکی دەخۆی لەسەر دەسەڵات و هەژمونی خۆی بهێڵێتەوە ئەوەی کە جێگەی داخە بەڕاستی چ بۆ ئێمە بۆ تەواوی ئازادی خوازان وڵات پارێزانی کوردستانەوەیە کە ئەمڕۆ هێزی کوردی بووە بە کەواسووری بەرلەشکری داگیرکاران بەداخەوە و لە ڕابردوودا لەگەڵەوەی کە ئێمە چەندین جار ئاگاداریشمان داوە هەر ڕەنگە بە خۆتان لەبیرتان بێ لە مایکی ڕۆژنیوزەوە ئێمە لە نەورۆزی ئەم ساڵدا ئاماژەمان بەوە کرد کە لە ناوەڕاستی مانگی چواردا پارتی ڕاستەوخۆکەوێتە ناو شەڕی هاوکاریکردنی دەوڵەتی تورکیاوە بۆ داگیرکردنی خاکەکەی خۆی خاکی هەرێمی کوردستان بەڵام هەرو کاتە پارتی جوابی ئێمەیدایەوە کە مانگی چوار نزیکە بەڵام بینیمان لە حەڤەی چوارەوە دەستی بەو پرۆسە داگیرکاریە درێژخایەنە کرد کە تا ئەمڕۆژ بەداخەوە بەردەوامە و ئەمە پێمانەڵێ بەدەر لە مەسلەی داگیرکاری دەوڵەتی تورکیا ئەم سیاسەتەی کە پارتی ئەمڕۆ پێشنگایەتیەکە و بەداخەوە زۆرێک لایەنەکانی تر یان بێدەنگن یان بە شێوەیەک لە شێوەکان ئینسان دەتوانێت بڵێ بە بێدەنگی خۆیان بوون بە پاڵپشت و هاوپەیمانی پارتی لە بێدەنگبوونیان بە داگیرکردنی خاکەکەمان بەدەر لە پرسی داگیرکاری سیاسەتی پارتی ئەمڕۆ خەریکە ئیدی دەستکەوتەکانی باشووری کوردستانیش کە بە خوێنی هەزاران شەهید بەدەست هاتوون لە ناوی ئەباوە ئێمە لە ماوەی ڕابردووش ئەو ئاگاداریەماندا بوو کە سیاسەتێکی پارتی تەنانەت لەگەڵ حکوومەتی ناوەندیەکە سیاسەتێکی مەترسیدارە و جێبەجێکردنی ئەجێنداکانی تورکیایە کە لە خزمەتی نەگەلی کورد و نەعەرەب و نە هیچ پێکاتێکی تری عێراقا نییە و پارتی ئەیتوانی پێشنگایەتی بۆ پرۆژێکی دیموکراتی بکە کە دەستکەوتێکی کە بەدەست هاتووە بپارێزیەوە ئەوەشی کە ینی خواستی میلەتەکەمانە بەدەستی بێنێ بەڵام بە پێچەوانەوە دروست بووە ئەمڕۆ جارێکی تر حەزەکەم جارێکی تر لەم مایکە و ئەو ئاگایە بدەین کە مەترسی زۆر گەورە بۆ باشووری کوردستان و دەستکەوتەکانی باشووری کوردستان بەڕێوەیە ئێمە پێمان وانە دەستکەوتەکانی باشووری کوردستان بەرهەمی دەسەڵاتی کوردی بێیان پارتی دیموکراتی کوردستان بێ بە پێچەوانەوە بەرهەمی گەلە بەرهەمی شەهیدانە بۆیە بۆ ئێمە کارە سادبارە ئەگەر ئێمە هەر زیانێک بکەین لە ڕووی پرسیینەتەوەی و نیشتیمانیەوە بۆ ئێمە گرنگە بۆیە جارێکی تر هۆشداری ئەدەینەوە بە پارتی بەم شێوازە سیاسەتە دەستکەوتێکی کە بە خوێنی شەهیدان بەدەست هاتووە و 30 ساڵ لە دەسەڵاتی کوردی لەسەر ڕنج و خوێنی ئەو شەهیدانە دەسەڵاتایە و بەرژەوەندیە بنەماڵی و حیزبیەکانی دەپارێزێ ئەوە دەخاتە مەترسیەوە و ئاگاداریان نەکەینەوە کە لەوەی کە ئەو ستاتویە کە لە باشووری کوردستان هەیە لە ژێر مەترسی گەورەدایە و لە هەمان کاتە ینی ئینسان دەتوانێت بڵێ سیاسەتێکی کە بارزانیەکان ئەمڕۆ بەڕێوەی ئەبن سەری خۆیان و دەستکەوتەکانی باشووری کوردستانیش لە چاڵنێ ئەمە ئاگاداریە ئەمە تێگەیشتنە لە دۆخی سیاسی ئەمڕۆ چونکە سیاسەتێکی ئێستا پارتی پێشنگایەتی بۆ ئەکا سیاسەتێکی ناحەکیمانەی نانیشتیمانیانەی نادیموکراتیانەیە بەڕاستی سیاسەتێکە تەنها لە بەرژەوەندی چینێکی دەسەڵاتی پارتی و دەوڵەتی تورکیادایە کە ئەویش پارچەکردنی ناوماڵی شیعە و سونە و کورد و هەموو بەش و پێکاتەکانی عێراقا کە تەنها پرۆژەیە دەتوانێت چارەسەری بۆ ئەم دۆخە بێنێ کە هەمووان بێنێتە لای یەکتر بەڵام هەمیشە پارتی سیاسەتێک بەڕێوە بە سیاسەتی پارچەکردن و خراپکردن نەک سیاسەتی هاتنە لای یەکتر و ئاشتەوایی و پێکەوە ژیان و دیموکراتیەت لەبەرەوە ئێمە جارێکی تر هەم ئاگایەدن بە گەلەکەمان کە
چیتر لێ نەگەڕێ بینەری سیاسەتی پارتی بێ چیتر لێ نەگەڕێکە دەسەڵاتێک بە ناوی ئەم گەلەوە سیاست کات و برسیبوون و زەحمەتی بۆ کۆمەلگاکەی بهێڵێتەوە کاتیەوە هاتووە کە گەلی ئێمە چ بەرامبەر بە داگیرکاری دەوڵەتی تورکیا چ بەرامبەر بە سیاسەتەکانی دەسەڵاتی کوردی و بە تایبەتی پارتی بێدەنگ نەبێ و هەڵوێز دەربڕێ و خۆی ببێ بە خاوەنی سیاست و خۆبەڕێوەبردن بیرمان نەچێک خاڵێکە زۆر مەبەستمە ئاماژەی پێ بکەمەوەیەکە کێ سیاست کای خاتە خزمەتی خۆیەوە بنەماڵەیەک سیاستکە تەنهای خاتە خزمەتی بنەماڵەکەیەوە حزبێک سیاستکە و چینێکی دیاریکراوە سیاستکە تەنها خزمەتی ئەو چین و حزب دیاریکراوەکە بەڵام کاتێکە کۆمەلگە سیاسەتی کرد کۆمەلگەی خاتە خزمەتی کۆمەلگەوە بۆ یەک کاتی ئەوە هاتووە کە کۆمەلگەی ئێمە خاوەنی ئەو هۆشیاریە بێ خۆی ڕێک بخات لە چوارچێوەی دام و دەستگا و سازیە دیموکراتیە نیشتیمانیەکاندا خەڵکی بێلایەن سڤیل خۆیان ڕێک بخەن و نیشانی هەموو دنیا و دەوڵەتی عێراقیشی بدەن کە ئێمە خۆمان سیاست بۆ خۆمانەکەین و خۆمان نوێنەرایەتی خۆمانەکەین و داگیرکاری و سیاسەتی دەسەڵاتداری قبول ناکەین.